سڵاوتان لێبێ بەیانیتان باش ئازیزان سڵاو سۆبان زۆر خۆشحاڵین ئەم بەیانیش لەگەڵتانین هیوادارین ئەو بابەت و بڕگەی ئەم ڕۆژ هەمان ئەو بابەتانە بێ کە ئێوە بەدوای دەگەڕێن و سوودی بۆ ئێوە هەبێ بێگومان بابەتەکانمان لە بوارە جیاوازەکانە هیچ بوارێک لەبیر ناکەین ئەگەر ئەم ڕۆژنەمان بێ بێگومان لە ڕۆژانی داهاتوو ئەو تەوەرانە دەبێت کە ئێوە بەدوای دەکەن. سڵاوتان لێبێت و بەیانیتان باش بۆ هیوای کرد لە هەرکوێکن دڵتان شاد بێت وە خەندە میوانی لێوەکانتان بێت وە لەگەڵ ئێمە بن تا کۆتایی ئەم 45-48 خولەکە یەک کاژمێری تەواو لەگەڵ یانین بەڵام من هەمیشاڵم یەک کاژمێری تەواو لەبەرێکە پرۆگرامان کە سەرەتا دەست پێ ئەکا تا کۆتایی ئێمە تەواوی هەڵی خۆمانەدەین بتوانین یەک کاژمێری تەواو لەگەڵتامین بەڵام کاتەکەمان زۆر جارکە مەهێنێت و ناتوانین بە تەواتی لەگەڵتان بین هەمیشە هیوای ئەوە خوازین بە بەردەوام لەگەڵ ئێوە بین بووی کە ئەو بابەتانی پێویستی ڕۆژانی ئێوەیە لە زانیاری لە ڕێنمایی لە هۆشیارکردنەوە هەموو ئەمانە لە پرۆگرامی بانی 24 دەستان کەوێت جا لەگەڵمان بن با بچینە ناو ناوڕۆکی پرۆگرام با بزانین هەکبەی ئەمڕۆ چی تێدایە. پرۆژەیەک بە ناوی قوتابخانەی ژینگەی هەمووان ڕێک دەخات لە هەولێر ڕاگەیاندرا. ئەمڕۆ 25 ساڵ بەسەر دامەزراندنی دەستگای چاپ و پەخشی سەردەم تێپەڕێت. یاڵماسکایە هونەرمەندێکی باکووری کوردستانە و درەختە بە بەربووەکان دەکاتە پەیکەری هونەری. جا هەکار پێشەوەی کە یەکەم بابەت بۆ بینەرانمان بخەینە ڕوو باسی واکەین کە ئەمڕۆ چوارشەمەیە بێگومان دەزانن کە ڕۆژانی چوارشەمە تەنیا بەس من و هەکارنین لەگەڵتانین بێگومانە چینە سلێمانی ستۆدیۆی کراوەشمانە بێت لە سلێمانی ئەم جارە لە سلێمانی بابەتێکمان هەیە سەبارەت بە وەشانخانە یاخود بێجگە لە وەشانخانە مەبەست لە بابەتێکی ئەدەبیمان هەیە کە ئەویش چەندین ساڵە بەسەر دامەزراندنی دەستگای سەردەماتی ئەپەڕێت جا هاوکارمان دالیا کەمال لەوێەوە لەگەڵمانەوێت من ئەمە باس کرد و تۆ باسی بابەتی یەکەمیان زۆر باشە هەموو کات لە پرۆگرامی بەیانی 24 بابەتی هۆشیارکردنەوە تەوەری سەرەکی ئێمەیە چونکە ڕێکخستنی کۆمەڵگا پەیوەستە بە هۆشیاری کۆمەڵگا لە هەمووشی گرنگتر لە قۆناخە بنەڕەتیەکەوەیە واتە لە قۆناخی منداڵیەوەیە باشترین شوێن بۆ ئەمەش جگە لە ماڵەوە بێگومان قوتابخانەیە کاتێک قوتابخانەیەکی باشت هەیە مامۆستایەکی باشت هەیە و قوتابی هۆشیارت دەست دەکەوێت باس لە هۆشیاری ژینگەی دەکەین قوتابخانەی ژینگەی هەمووان ڕێک دەخات پرۆژەیەکی هۆشیارکردنەوەی ژینگەیە لەلایەن ڕێکخراوی ژینگە پارێزی ئافیار بە هاوکاری دەستەی ژینگەی هەرێم خەریکی پرۆژەیەکەن. جا ئەم پرۆژێ تەنیا لە یەک قوتابخانە نییە 21 قوتابخانەی سنووری پارێزگای هەولێر ئەگرێتەوە بە گوتەی ڕێکخەرانی ئەم پرۆژەیە ئەمە یەکەم هەنگاوە بۆ هۆشیاری ژینگە پارێزی لە قوتابخانە بنەڕاتیەکان کە دەست پێکات و اینجا دواتر ئەم پرۆژەیە گشتگیر دەکرێت باپێکەوە پرۆژەکە ببینی دەینەوەلاتە. بەڕێوبەرانی 21 قوتابخانەی بنەڕەتی هەولێرن لەم گفتوگۆ و دانیشتنەدا بەشدارن بۆ ئەوەی هەڵمەتی هۆشیارکردنەوەی ژینگەی لا ناوەندەکانی خوێندنی بنەڕەتی دەست پێ بکەن. بەڕێوبەری قوتابخانەیە کە تازە دروستکراوە و یەکەم هەنگاویانە بۆ پەرەپێدانی هۆشیاری زیاتر لە بواری ژینگەیدا لەو بڕوایەدایە دەبێ هەڵمەتەکە بەرفراوانتر بێت. هەڵمەتی هۆشیاری پاگڕاگررتنی ژینگەی قوتابخانە بەدڵنیای ئەگوازرێتەوە بۆ ماڵەکان و بۆ ئەو شوێنانی کە قوتابی سەردانیشیەکە ئەمما هەڵمەتە ڕۆژ بە ڕۆژ لە گەورەبوونایە زۆر خۆشحاڵین کە 21 قوتابخانە ئێمە بەشدارین قوتابخانەی ئێمەش وەکو هەموو قوتابخانەکایتە ئەچێتە ڕیزی کێبڕکیەوە و بەو هیواین ئەمە بوێتە هۆشیاریەک نەک هەر لەسەر کێبڕکیی بردنەوەکە بێ بەڵکو ئەمە بتوانین گۆڕانکاریەکی گەورە لە ژینگەی قوتابخانەکەمان بکەین و دەوروبەر پاراستنی ژینگە و با کللتوریکردنی دەبێت لە منداڵیە و لە قوتابخانەکان دەست پێ بکات ئێمەش لە ڕێگەی ئەنجومەنی تایبەتەوە هاوکارین ئەمە قسەی سەرۆکی دەستەی ژینگەی هەرێمە بۆ گشتگیرکردنی ژینگە پارێزی.
هەمیشە وەزارەتی پەروەردە قسەیەکی هەیە دەڵێ وەزارەتی پەروەردە ئەو وەزارەتەیە کە زۆرترین نوێنەری لە نێو ماڵەکاندا هەیە بە مەبەستی ئەوەی کە ڕەنگە لە ماڵێکە فەرمانبەر نەبێ پەیوەندی بە وەزارەتەکە و نابێ بەڵام لەبەرەوەی ماڵەکان بەشی زۆریان منداڵیان هەیە و مناڵەکانیشان قوتابین چ لە دایەنگە بێت چ لە باخچەی ساوایان بێت چ لە قوتابخانەکان بێ بە هەموو ئاستەکانیەوە ئەو قسەی ڕاستەکەواتە ئێمە دەڵێن ئەگەر لە قوتابخانەوە دەستمان پێکرد ئەم قوتابیانە ئەم خوێندکارانە دەستنەوە نێو ماڵی خۆیان لە نێو ماڵی خۆیانە دەبێنە بڵندگۆی ژینگە پارێزی. خاوێنکردنەوەی کۆڵان و شەقامەکان و جوانکردنی سیمای شار و گرنگیدان بە پرسەکە ئەرکی حکوومەتە. بەڵام وەکوم هاوڵاتیش باسی دەکە شارەکە دەبێ وەک ماڵی خۆمان سیر بکەین. من کە بەیانە کە دێن بۆ نابازاریان کە سەری سنتەری شار دەکەی دەدینی کە شارانی ڕێژێکی زۆر زبرەکانی لادایە و شارەکەی تاخیان کردەوە بەڵام هەر ئێواران دێ هەمان شوێن دەدینی لە ڕێی دوکاندارەکان لە ڕێ هاوڵاتیان بۆ تاو هۆشیار نینە یاخد باسیەوە دەکەن کە پارێ ژینگە دەنیان چەند گریگریفتێکی ماڵیان هەیە کۆرەکە بە ژینگە دادەڕێژن و هەڵدەچن ژینگەکە پیس دەکەن. لەگەڵ گەورەبوونی شارەکان ئەرکی هاوڵاتیان بۆ پاراستن و ڕاگررتنی خاوێنی زیاتر دەبێت. پاراستنی ژینگە پاراستنی ژیانە. ژینگە پارێزان دەڵێن ئەوە ئەرکە و هاوڵاتی دەبێ جێبەجێکە. لایەنی پەیوەندیدار و ڕێکخراوە ژینگەیەکان کار دەکەن بۆ وڵاتێکی خاوێن. بەردەوام هەوڵەدەن بۆ بڵاوکردنەوەی هۆشیاری ژینگەی بەڵام بەمەرجێ هاوڵاتی بۆ خۆی گوێڕایەڵ بێت و بیکاتە کللتور لە ژیانی خۆی. ئێرۆ مەولودی کوردستان 24 هەولێر. باس لە بێگومان هەموو شوێنەکانی کوردستان شار و شارچووکەکان هەرجوانە بەڵام باز لە شوێنێک دەکەین کە لە زۆر جوانەکانە ئەمیش شاری زاخۆیە. شاری زاخۆ بە تایبەت لەم کۆتاییە گۆڕانکارێکی زۆری بەسەردا هاتووە پرۆژەی نوێ خزمەتی نوێ و سیر دەکەی شارەکە بە تەواوی گۆڕاوە. ئەم جارە خەریکی پرۆژەیەکی دیکەی گەورەی گەشتیارین کە هەر دەڕۆی بۆ ناو زاخۆ بە بەرچاوت دەکەوێ سیر دەکەی شوێنێکی زۆر استراتیژی زۆر سەرنجڕاکێش وەکو گەشتیار هەوڵ دەدەی جارێکی دیکە بڕێوە. دوای ئەوەی زاخۆ لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان کراوەتە ئیدارێکی سەربەخۆ ژمارەیەکی زۆر پرۆژە لە سنووری زاخۆ ئەنجام دراون بە تایبەت لە کەرتی گەشت و گوزاردا. جا هەروای کردووە کە پرۆژەکان سیمایەکی زۆر جان وەکو سەرەتا ئاماژەت پێکرد بە زاخۆ ببەخشێت و بۆتە هۆی ئەوەی کە سەرنجی و بەرهێنەران گەشتیارانیش بۆ ڕای خۆی ڕابکێشێت و بڕیاریشە ئەمە هەر بەم پرۆژەی کۆتایی پێنایەت چەندین پرۆژەی دیکە هەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان لە پلانێتی بخاتە بواری جێبەجێکردنەوە لە هەموو بوارە جاجیەکان با بەیەکەوە ئەم بەیانیە سەردانێکی زاخۆ بکەین ئەو پرۆژە ناوازە تایبەتە ببینین جاداتر ئەگەڕێنەوە وڵاتان کوردستان هەراوەدان بێ. زاخۆ خودیکەوە بەرهێنەرێن بیانی و نافخۆ دمەوای 2 ساڵên derbasbûyî de hejmara 150 berhêneran daxwaza encamdana projeyên curabcur li vê deverê kiriye. Ev hemî jî piştîweyekê tê ku ev dever ji lay Hikûmeta Herêma Kurdistanê ve bûye îdareyeka serbexû hejmareka zora projeyan û bi taybet di kertê geşt û guzarê da lê hatiye encamdan. Vêyekê jî serinca zortirîn rêjeya weberhêneran bû xwe rakêşeye. کارێکی باش هاتیە کردنیش لای حکوومەتە هەرێما کوردستانê ev kara û ev stratîjiya û ev plana bûye eger ku rêjeyeka baş berhênera qesta zaxo bikin û projên berhênanê li encam bidin ev ji dê kartêkirneka gelek îcabî li ser wêyekê kit ku zaxo xwenexa bêde ku ew plana me deynatiye bibite malbandê pêzî geştiyarî. 4 salên borî 12 projeyên weberhênanê bi kujimê 5 milyon û 600,000 dolaran li vê deverê hatine encamdan. Di nûke jî de projeyekê diyê mezinê geştiyarî li bilindahiyên zaxo tête encamdan. Projê me dikevit ser roberê 246 donema pêk tê tişt 392 guzarî û herwesa hola jor û jor û mat'am û kafeyên vekirî û girtî edgel daristanekî mezin edgel kornîşekî cebelî dikevite henda zaxo. Projê me ya me terxan kirî bû 5 milyon dolaran. Tanûkerê ja çêkirinê teqrîben nêzîkî 600 biye. Bû ev sala jî
مولد به انجامدان 7 پروژه دیین و برهنانه به کجم 13 میلیون و 500 هزار دلاران لوی دوره هاتیه دانو چاورت کرن کد دمک نزیک دا او جی بکونکاری. جبری وان پروژه مزن و استراتژی گشتیاری که حکومت بخوال و دوره انجام داد به هفبندی دیگل کرده و برهنانه پروژه مزنتر و گرنگتر جیتنه انجام دان. پروژه گوند سپی بمیناک که دبیت ایک مزنترین پروژه گشتیاری لسر آست عراق و روشهلاتا ناوین جی. اسلام یوسف کردستان 24 زاخو. هەکار لە لای حاجیان ئەوانەی کە خۆیان ناونووس کردویتر کە نیەتت هێنا نیەتەکە شەرتەوە هەر بەو کەسە ئەتوانی بڵێ حاجی بەڵام ئەبێ هەر حتمما بڕات ئەگەر بۆ نەگونجە مادەم نیەتەکەت ڕاستەقینێ بۆ نووسراوە. جا ئێستا ئەمە لە لای حاجیان با بڵێن پرسیارێک هەیە ئەم پرسیارە لەلایەن گەڵاڵە بووە خەمیانە بە شوێکیان لە 2017 ناویان نووسیوە ئەیانوێت بۆ حەج بڕۆن و ئەو فەریزە گەورەیە ئەنجام بدەن. جا ئێستا ئامادەکاریەکان بۆ ڕێوڕسمی حەجی ساڵی داهاتووە کرێتتر ناونووسینەکان ئەکرێت و پرسیارەکەوەیە کە دروست بووە بەشێکی زۆریان ئەوە دەزانن کە 2017ەوە بە شێوەی ناونووسینی وەکو جاری جاران ناویان نووسێت بەڵام لە ساڵی داهاتووە بێت ئەیتر ناونووسینە بێ بە شێوەی ئۆنلاین. ئەی باشە ئەوانەی دیکە چارەنووسیان چییە بێت بە شێوازی ئۆنلاینەکە بە چ شێوەیەکە بێت هەموو ئەمانە پرسیارن و حەجی قاچاقیش هەیە ئەڵەن حەجێک هەیە پێڵەن حەجی قاچاق. جا نازانین ئەمە شێوازەکەی چۆنە پێویستە کات کە زانیاری لەبانی ئەوانەوە وەربگرین میوانمان لە بەزی ئیسماعیل و تەبێژی وەزارەتی ئەوقافمان لەگەڵا بێتم بەیانە. کاکنەبەست زۆر بەخێر بەی بەیانیت باش خاڵی بابەتەکە بابەتێکی زۆر گرنگە بە تایبەت ئەوانەی پابند و پەیوەستن بە ئەرکە ئاینیەکان چونکە وەک دەزانین حەجێکێکە لە ئەرکەکانی ئیسلام ڕوکنەکانە با بڵێن باس لەوە دەکرێت کە حاجێکی زۆر ناوی خۆیان تۆمار دەکەن بەشێکیان ناویان دەگەڕێتەوە بەشێکی دیکەیان چانسی ئەویان نابێ کە هەیە خەون بەوە دەبینێ بەرلەوەی کە کۆچی دوایی بکە وفات بکات تەمەنێکیان هەیە سەردانی ماڵی خوددا بکەوە ئەرکەینە بەجێ بگەینی بۆ ئەم ساڵ چەند کەس ناوی خۆی نووسیەوە با سەرتالەوە دەست پێ بکەین و چەند کەس چانسی هەیە کە بڕوات. بەناوی خودایی بەخشندەی میهرەبان سەرەتا بەیانی بەڕێستان باش بە هیواست حتێکی باش بۆ جنابتان بینەرانی ئازیزمان لە هەر کوێکەوە بینەرمانن. کوردستان 24 بە بەرنامەی بەیانی باشی شەوقێکی تری هێناوەنە کوردستان بەڕاستی لەو بەیانێدا خەڵک لەوانەی خەڵک ئێستا هەبێت سەرقاڵی ئیشوکاری تایبەتی خۆی بە ئێوە خزمەتی گشتی دەکەن ئەوە بۆ کوردستان تیڤ جێگای شانازیە و بۆ ئێمەش جێگای شارازیەکە بێندێرە لەو شاشە جوانەوە هەرچی خزمەتی خۆمان هەیە ڕۆژانە کە دەکەین هاوڵاتیانمان بیزانن بۆی معلوماتیان هەبێت لەسەر کاروباری ڕۆژانی ئێمە وەزارەت و هەروەکو حکوومەتی هەرێمی کوردستانیش کە ئێمە چیان پێشکەش دەکەین. ئێمە ئەم ساڵ بۆی ڕاستەخۆ وەڵامی پرسیارەکەت دەمەوە ئەم ساڵ لە 15 مانگەوە دەستمان بە ناونووسینی حاجیان کردەوە بۆ ساڵی داهاتوو ناونووسین بەردەوام دەبێت تاوەکو 26 مانگ تاوەکو ڕۆژی پێنجشەممە لە سەردەم شار و شارستکاری هەرێمی کوردستان بە ڕێبەراتی گشتی حەج و عومرە هەرێمی کوردستان لە ڕێگەی نووسینگەکانی خۆی و تێبینەراتی ئەوقافەکان شوێنیان داناوە بۆ ئەی ناوی حاجیان بنووسرێ پرۆسەکە بە شێوەیەکی زۆر گەرم و گوڕین بەڕێوە دەچین. ئەم ساڵ بە حکمی ئەوەی کەەوە وڵاتی عەرەبستانی سعودیا پەلەیلی ئەمە کردەوەی ئامادەکاریەکان زووتر تەواو بکەین بۆیە بە شێوازە کۆنەکە لە ڕێگای پڕکردنەوەی فۆرم ناونووسینی حاجیانمان دەست پێ کرد بێگومان ساڵی ئایندە وەکو خوشکی بەڕێزم ئاماژەی پێداکەوە ساڵی ئایندە ئێمە دەچینە ناو قۆناغێکی نوێەوە ئەوش بە شێوە ئۆنلاینە ئەو ناوانەی ئەم ساڵ دەنووسرێت نسبەی 140 ناوەکان لەو ڕێژەیە وەردەجێکەوە لە ناوی نوێن ئەم ساڵ دەنووسرێن ژمارەکان ئەم ساڵ کۆتایی ناتوە بەڵێ نەخیر کۆتایی نهاتوە ئێمە 26 مان کۆتایی پێدەینین و بەڕێزانی کەوا لە ساڵی 2017 کە ئەو زۆر گرنگە ناویان نووسی بۆ ئەنجامدانی فەریزەی حەج ئەوانە مافیان نافەوتێ وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی مافی پاراستون 160 نسبەی ناوەکانیان وەردەگری کە ڕێژیان نزیکەی 38,000 ناوە ئێستا لای ئێمە لە کاتی ناونووسینیان 86,000 کەس ناوی نووسی زیاتر لە 86,000 کەس بەڵام ئەوانی تر هەموو حەجیان کردووە ئەوەی کەوا ماوەتەوە لای ئێمە ئەوانێکە بەفعلی ماونەتەوە نزیکەی 37,000 کەسێکە نزیک 36,000 ئەوانە نسبەی ڕێژەی 160 لە ناوەکانی وەردەگیرێ و ئەوانی تریش ڕێژەی 140 ئەوەی کە ئێستا لە نوێی هەیە لە تیرروپشتێکی ئاشکرادا بە ئامادەبوونی نوێنەرانی پەیوەندیدار و داواکاری گشتی و لایەنی یاسایی ئەوە لە پرۆسەیەکی ئاشکرا تیرروپشتە نزیکانە
با بڵین هیچ مافی کەسیان نافەوتێوانی کە لەو کاتێشەوە ئەوەی لە حەفدا ناوی نووسی بێت ساڵی 2017 هیچ کەسێک مافی نافەوتر و لینکێکی تایبەتشمان هەیە مەدامانەوە لە ڕێگای ئەو لینکەوە دەتوان ناوی خوان لێ بدەم ناوی خوان بدۆزنەوە هیچ مشکلیان نییە. زۆر چاکە کاک نەبەز ئێستا ئەوەی کەیتر ئەکەوێتە ئەستۆی ئێوە و حاجیان چاوەڕوان پاڵپشتی داراییکردنەیە ئەو خزمەتگوزاریەیە کە وەزارەتی ئەوقاف پێشکەشیەکات بە حاجیان چین هەم پاڵپشتی داراییەکان هەمیش ئەو خزمەتگوزاریانەی کە ئەمساڵ بۆ حاجیان ئێوە پلانتان بۆدانەوە ئەنجامیێدان. حەزەکەم تۆز بەوردی لەسەر بابەتە قسە بکەم یەکەم باشە کاتە بەوردی باسی لێوەکەی باسی ساڵانی ڕابردووشم بۆ بکە لەگەڵ ئەم ساڵ چ جیاوازیەکە بێت ئەو خزمەتگوزاریانە. هاوڵاتیانی ئێمە با بزان کەەوە نرخی حەز لە هەرێمی کوردستان لە هەموو عێراقدا وەکو یەکە واتە حاجیەک لە بەسترا حاجیەک لە پارێزگای دووەک هیچ جیاوازیان نییە. ئەوەی کەەوە جیاوازی ئێمە جیا دەکاتەوە لە عێراق خزمەتگوزاریەکانە خزمەتگوزاریەکانی ئێمە بە شێوەیەکی زۆر جیاواز لە عێراقدا جیاوازە حاجیانی ئێمە زۆر بە باشتر خزمەت دەکرێت لە کاتێکدا ئێمە لە ڕێگای تەنسیقاتی خۆمان لەگەڵ دەستەی باڵای حەجی عێراقی ئەو پارەی کە ساڵانە لە حاجی وەردەگرێت لە هەرێمی کوردستان نیوەی زیاتری پارەکە واتە لە 150 بۆ 60 بەسەرەوە ئەو پارەی ڕاستەخۆ دەچێتە سەر حسابی دەستەی باڵای حەجی عێراقی ئەوەی کەوا بۆ حەجی هەرێمی کوردستان دەمێنێتەوە نسبێکی زۆر کەمە لەو پارەیە لە بەرامبەر بچی لە بەرامبەر خزمەتکردنی حاجی ئێمە 30 ڕۆژ لە شاری مەکەی پیرۆز بە خواردنەوە بە هاتوچۆ و دابینکردنی پسحەت و پزیشکی واتە ئەو پارێکەوە دەمێنێتەوە لە پارەی حەج بۆ هاوڵاتی با بزانێتەوە ڕێژەیەکی زۆری ئەو پارەیە ڕاستەخۆ بۆ عێراق دەڕوات ئەویش لە بەرامبەر چیە لە بەرامبەرگرتنی فڕۆکەیە و لە بەرامبەر مانەوەی 5 شەو حاجێ لە مەدینەی پیرۆز ڕێژێکی زۆر پارە لە ئێمە وەردەگرن ئەو بەپێی یاساش لەبەر ئەوەی عێراق دەوڵەتە و مامەڵی ڕاستەخۆی لەگەڵ عەرەبستانی سعودیا هەیە ئێمە یعنی بە ناچاری ئەو بابەتە دەکەین بەڵام لەگەڵ ئەوەشدا حکوومەتی هەرێمی کوردستان ساڵانە پاڵپشتی دارایی پرۆسەی حەز دەکات ساڵی پار ڕێژەیەکی باشی پارەی دابین کرد بۆ ئەوەی پرۆسەکە لە هەرێمی کوردستان نرخی حەج زیاد نەبێت و هاوڵاتی باشترین خزمەتی بکرێت بەفعلی ئەم بەڵێنەی جێبەجێ کرد لە ڕێگای وەزارەتی ئەوقاف کاروباری ئاینیوە نزیکەی ئەو زمانێکەوە ئێمە قسەی پێ دەکەین نزیکەی 35 بۆ 45 دلاری دابین کرد بۆ ئەوەی پاڵپشتیشی بە قوتی حەج بکات حکوومەت پارە بدا بەس هاوڵاتی پارەی زیاتر نێتە سەر حەج ئەمە بەڕاستی هەنگاوێکی زۆر گرنگ بوو چونکە وای کرد هاوڵاتی ئێمە پشت بە خۆی ببستی پشت بە حکوومەتی خۆی ببستی و لە هەمان کاتدا جیاوازی نەبی لەگەڵ حاجێکە لە عێراقدا هەیە و لەگەڵ ئەوەشدا ئەو خزمەتێکەوە لەوێ پێشکەشی دەکرێت لە دابینکردنی خواردنی سێژەمە لە هۆتێلی باش و نزیک لە پاستی باشی هاتوچۆ ئەوانە هەموو بێبەرامبەرە بۆ فێکی کراوێ هەموو بێبەرامبەرە ئەمانە هەموو هانی حاجیانی ئێمەدا کە بەڕاستی بە کوالیتی باش بە خزمەتگوزاری باش ڕێژەیەکی زۆری هاوڵاتی ئێمە ئەنی حەز بکەن و ئاوات بخوازنکەوە لە ڕێگای دەستگا فەرمیەکانی حکوومەت فەرزی حەجێ بچێت. باشە کاک نەبەس وەک دەزانین حەجکردن دەبێ مخلیسەن خاڵیسەن بۆ خوددایە و ڕێکی مستەقیمی هەبێ ئەم لە ئەولای تێدا نەبێت ئەمەش بێگومان دەبی بەڕێ یاساییەکە و بەڕێ شەرعیەکە هەر کەسێک حەج بکە هەنگاوی بۆ بنێ ئێستا لەم لەولە گوێمان لێ دەبێت کە لە حەجیش ڕێگای قاچاق پێیا بووە پێی دەگوترێت حەجی قاچاق ئەم حەجی قاچاقە چییە ئەگەر زانیاریتان هەبێ مەترسیەکانی بەڵێ ئەنجا جەنابەت لە بڕگەی دووەم پرسیارەکەت باسی قاچاقت کرد مادام موشەی قاچاقی دایە کەواتە شتێکە دیارە شتێکی ناقانونی ناشەرعیە ساڵانە لە وڵاتی عەرەبستان بەپێی ئاماری خۆیان ئەوان نزیکەی 2 بۆ 2 ملیۆنی و هاوڵاتی پێشوازی دەکەن لە حەج ئەو بەپێی ئاماری خۆیان هەندێک جار تەزاوز دەکات دەگاتە 3 ملیۆن کەسیش بەڵام لە هەموو دنیادا حەجی قاچاق هەیە هەموو دنیا ڕوو لە وڵاتە دەکات لە ڕێگای وشکانی لە ڕێگای فڕۆکە لە ڕێگای ئەنواع ڕێگا هەیە بۆ ئەوی ڕوو لە وڵاتە بکەن بەڵام لەگەڵ ئەوشدا وڵاتی عەرەبستانی سعودی ئەو هەدانانیشی بەرامبەریان و خەڵک بە قاچاق بێتە ئەو وڵاتە و ئیزدیحامێکی زۆر دروستکە و یعنی ئیستیعابی ئەو وەرگرتنە نەکات کە تەزەخومێکی زۆر لەسەر شارەکە دروست بێت بۆیە حەجی قاچاق لە دنیادا هەیە و لە هەرێمی کوردستانیش ساڵی پار بەداخەوە هەندێک خەڵک هانی خەڵکیاندا بۆی حەجی قاچاق ئەنجام بدەن ئەم حەجی قاچاقە لە سەر ڕێگاوە دەکرێت ڕێگای یەکەم ئەو هاوڵاتیانن کەەوە عومرە دەکەن پێش مەوسمی دەستپێکردنی حاجیان دەچن لە شاری مەکەی پیرۆز دەمێنەوە لەوێ خۆیان بزر دەکەن لە شوێنێک دەبنە قاچاق لەو شارە ڕێگای دووەم ویزەی ساڵی هەیە خەڵک ویزەی ساڵێک وەردەگری بۆ گەشت و سیاحە پێش مەوسمی حەج دەچن لە وڵاتە دەمێنەوە خۆیان بزر دەکەن و ڕێگای سێمیش هەندێک لە ویزەی تری ڕێگە هەندێک لایەن و جیهەت هەیە ویزە دابین دەکەن
کە ڤیزێکی ینی ئەوش لە چوارچێوەی ڤیزەی ناقانونی نادەستوریە دەستنە ئەو وڵات و خۆیان بزر دەکەن لەوێ ئەوانەی کە داخلی ئەو وڵاتە دەبن ئەگەر ڤیزەی ڕسمی حەجیان پێ نچکە ڤیزەی ڕسمی حەج لەسەر نووسراوە مەوسڵی حەج جیاوازە ئەگەر هەڵوو هاوڵاتیەک هەر ڕەگەز و پێکاتەیەک بێت هەر کەسێک بێت داخلی وڵاتی عەرەبستان بێت داخل شاری مەکەی پیرۆز بێت و ڤیزەی حەز نەبێت و بگیرێت 6 مانگ سزن دەکرێت پاسپۆرتەکەی مۆری سووری لێ دەدرێت ناتوانین 5 ساڵ بستە وڵاتە و لەگەڵ ئەوژدا غەرامەیەکی دارایی زۆر دەکرێت و خەڵکیشمان بینی ئەمساڵ لە فەریزەی حەج وایان بەسەر هات و خەڵکیشی هاتبوو حەجەکەشی کردو بە قاچاق و گەڕایەوە وەکو چۆن خەڵک لێرە بە ئەوروپا بە قاچاق و دەگەڕێتەوە ئەم ڕێیانە ناتوانین وڵاتی عەرەبستانیش کۆنتترۆلی بکە بەڵام لەگەڵ ئەوەشدا هاوڵاتیان با بزانن ئەمە ڕێگایەکی ناشەرعیە ڕێگایەکی ناقانونیە و ڕێگایەکە پڕ لە مەترسیە و ڕێگایەکە پڕ لە هەڵدێرە و باش نییە و هێڵاتی خۆمان تەشجیع ناکەین بە ڕێگایاندا سەفەر بکەن باشە کاک نەبەزی سایبە باسمان لە مەترسیەکەی کرد نایاساییە ناشەرعیە ناشەرعەکە با بخینە کەوانەیەکە چونکە ئەو ئەچێ بۆ ئەنجامدانی فەریزێکی زۆر گرنگ نزیک بوونەوەی لەخوا ئەکرێت کارێکی ناشەرعی بکەی لە ژێر سێبەری ئەوە چیتان کردووە بۆ ئەوی کە لەلایەن مامۆستایانی ئاینیەوە لە وتارەکانی هەینی جەخت بکرێتەوە سەر ئەو بابەتە وشیار بکرێت تۆ کە ئەچیت کارێک ئەەکەی کە ڕەزامەندی خودای لەسەر بە لەلایەک تۆ کارێکی ناشەرعیەکەی ئەمە چۆن خۆی هاوڵاتی مە دەبێ بزانێت کە حەجی قاچاق دەکات شوێنی هاوڵاتیەک دەگرێت کە مافی خۆیەتی يعني ئەوە لە ڕوە شەرعەکە و معقولە دیارە و معلومە کە تۆ چیتە سەفەرێک لە شوێنێک دادەنیشی دزانی ئەو شوێنی هاوڵاتیشتە لە شوێنەکەی دانیشتی دیارە مافی خەڵکی تر دەخۆی وڵاتی عەرەبستان شوێنەکانی مەحدودە بۆ نمونە عەرەفە مەحدودە شوێنەکە چەند هاوڵاتی دەگرێت و عەرەفەش گەورەترین ڕووکە لە ڕووەکانی حەج یعنی ئەگەر عەرەفەنەکەی کەواتە حەج نەکرد ئێ باشە عەرەفە جێی 3 میلیۆن کەسی دەبێتەوە یان 2 میلیۆن کەس دەبێتەوە دەکرێت ئێمە 4 میلیۆن کەس دەوێت دایبنین شوێنی هاوڵاتیشتر تەنگ ناکەی و لەبەری ناکەی و ناخۆشی ناکەی لە کاتێکدا هاوڵاتەکەی تر 4500 دلاری دا و تۆ دەچی بە قاچاق لە وڵاتە لە بەناوی عەمرە دەچی دەمێنیەوە و خۆت دەشاریەوە ئەمە بەڕاستی یعنی معلومە لەوەی کەوا شتێکی ناشەرعی و ڕێگا پێ نەدراو نییە لەگەڵ ئەوەشدا ئێمە لە ڕێگای بۆردی دانانی وتاری ئاینیەوە ئێمە پێش موسمی حەج بە چەند هەفتەیەک ئەو هۆشیارە بڵاو دەکەینەوە کە مەترسیەکانی ئەو ڕێ لە ڕووی هەم لە ڕووی قانونی هەم لە ڕووی شەرعی بەڕاستی گونجاو نییە و لەباریش نییە چونکە لە ڕووی قانونی ئەوە دیارەکەوە هاوڵاتی ئێمە لە دواتریش هەستەر ئێشەی بۆ ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان دەگیرێت و دەبێ بچی سۆراغی بکەی و هاو نیشتیمانی داعین ناتوانانی سەن دەست بەرداری بی لە وڵاتێکی بێگانە بەڵام لەگەڵ ئەوەشدا بەڕاستی هاوڵاتیانی ئێمە با بزانن ئەو کەسانێکەوە ڤیزەی ساڵی وەردەگرن ئەو کەسانێکەوە ڤیزەی بەناوی ڤیزەی عومرە یان بەناوی ڤیزەی بزنس و وەبەرهێنان ڤیزەی سعودیان هەیە و پێش موسمی حەج لە وڵاتە دەمێننەوە و خۆیان بزر دەکەن با دڵنیابن لەوەی کەوا دووچاری لە پێچینەوەی قانونین دەبن و زەرەر دەکەن یعنی لەڕی شاشەی کوردستان 24 بەڕێزەوە پێیان دەڵێم کەەوە هەر کەسێک بەرنیازی ئەو ڕێگایەکی یعنی ڕێگایش تاریکە بەڕاستی تاریکە تەنیا لەلایەن حکوومەتی سعودیاوە ئەمانە لێ پێچینەوەیان لەگەڵ دەکرێت دەدرێنە یاسا یان لێرەش ئەگەر بزاندرێ ئەو کەسانە هەر بانگ دەکرێن و با بڵێن دەخرێنە بەردەمیان ئەوەی کەەوە پەیوەندی بە حکوومەتی سعودیاوە هەیە 100% لێ پێچینەوەیان لەگەڵ دەکات و عنی مەجالی تدانە چونکە وڵاتی عەرەبستانی سعودیا ئێستا کۆدێکی هەیە بۆ حاجیان هەر کەسێک داخلی ئەو وڵاتە بازنێکی لەدەستا کۆدێکی لەسەرە بارکۆدێکی لەسەر ئەو بارکۆدا لە هەر شوێنێکەوە وێنەی بگیرێ شوێنی مانەوەت و حاجی وڵاتەکە و ژمارەی حاجیان و کامل معلوماتی لەسەرە هەموو شتێکت پێ دەڵێن ئەوەی کە بەشی دوێم پرسیارەکەتە پەیوەندی بە وڵاتەوە هەیە طبعا لە کەسێک لە وڵاتێک بڕوا بە قاچاق بە وڵاتێکی تر حتما ئەو وڵاتی خۆی لێ پێچینەوەی لەگەڵ دەکات ئەگەر چی پەیوەندی ئەوە بە دەستگا پەیوەنددارەکانی خۆیانەوە هەیە چێ لێ پێچینەوەی لەگەڵ دەکات بەڵام لەگەڵ ئەوەشدا بڵێ لە وڵاتەش لێ پێچینەوەی لەگەڵ دەکرێت چۆن کەسێک دەڕوات بۆ شوێنێک ڕێپێدانی نییە یعنی بەس خۆی کێشەکە لەوەدا ئەوان مانگێک پێش موسمی حەج دەتوانن سەفەر بکەن یعنی ئەوە لە ڕووی قانونی و مشکلیان نییە بۆ سەفەرکردن ڕۆیشتن بەس لە کاتی مانەوەیان دەبتە قاچاق باشە ئەمە لە کاتی مانەوەکان کە ئەبێتە قاچاق لەگەڵ ئەوەیە باسی مەترسیمان کرد باسی وت کرد کە بازنێکیان لە دەستە و بازنگە کۆد بارکۆدێکی لەسرە مەترسیەکان چین لەمانەوەی ئوتێلە یاخود ئەو بازنە با بڵێن لە لای وڵاتی سعودیە تۆمار کراوە ئەو بازنەی نیە ئەوەی کە بە حەجی قاچاق کەسێک بازنەی لەدەست نەبێت بەگشتی باسی مەترسیەکانم بۆ بکە ئەو بازنەش چیان بۆ ئەکات ئەو بازنەیە بە حاجی بە کەسەکە دەڵێ کە شار لە شاری مەکەی پیرۆزە پێ بە حکوومەت دەڵێ هەر کەسێک هەر لە لایەنێکی حکوم بیبینێ ئەوە حاجیە ڕێپێدراوە ڤیزەی تایبەتی هەیە لەسەر سەرف هاتووە و حکوومەتی فلانە شوێنە پشتیوانی دەکات و هاوڵاتی فلانە شوێنەیە و ئەوەی تر پێچەوانە هیچ شتێکی نییە نەدەزان ناوی چیە نەزان خەڵکی کوێیە
نەزوان بۆچی هاتووە بۆیە زۆر جار ئەوانە مەترسی لێکدانەوەی تریشان بۆ دەکەین لە مەسائلی تیرۆر و مەسائلی ئەمنی ئەوانە حسابی تریشان بۆ دەگەن ڕێگاکە زۆر خەتەرە بەڕاستی یعنی خەڵکێک وانە زانێ ئەم ساڵ ئەوەی کە چۆ بۆ حەز و حەزی قاچاقی کردەوە هاتووتەوە خەڵکیکە تەشجیع بکە ئەمە شتێکی باشە شتێکی زۆر خراپە بۆ شتێکی ڕێگە پێدراوە چەندێکە ئەمە پیا بۆ لە ناو کوردستان نزیکەی دەتوانم بڵێم 2 ساڵی ڕابردوو ئەمە زیاتر پەیدا بوو لەبەر ئەوەی وڵاتی عەرەبستان دەواازەی شتری کردو ئیش ویزەی ساڵی بوو ویزەی ساڵی کردەوە ویزەی ساڵیش بە خەڵکی مەوا دەزانی ئەگەر بێت وچی ویزەی ساڵی وەربگری ڕاستە خودی ویزەکە وەردەگەی خۆی بۆ شێوازە نییە ویزەکانیان جیاوازە پێم وایە زۆر جیاواز دەبێت کەسێکی سعودی لە وڵاتی عەرەبستان دعوەتت بکات و دعوەتەکە لەسەر ئەو ویزەیە دەدرێت بۆ ساڵێک اونجا جاری وا هەیە ئەو کەسە دعوەتەکە دەکات پاش 1-2 مانگ 3 مانگ پێ کەسەکە پەشیمان دەبتەوە لێ دەچی نووسراوە دەنووسی و دەڵێن پەشیمان بووم لەو دعوەتە کاتێ سەفەر بکەی جەنابەت بۆ مەتار یەکسەر پێ دەڵێن کاکە ئەوە کەسێکەوە جەنابی دعوەت کرد پەشیمان بووتەوە واتە ئەو ڕێگایە پڕ لە مەترسیە بەڕاستی ڕێگای قانونیەکە چییە هەموو سەفەرێکی حەج هەموو سەفەرێکی عومرە لە ڕێگای دەستگای پەیوەندیدارەوە دەبێت لە ڕێگای حکوومەتی هەرێمی کوردستان و بەڕێوەبەراتی گشتی حەج و عومرەوە دەبێت کە سەرپەرشتیش تەواوی پرۆسەی حەج و عومرەش دەکات هەم لە عومرە هەم لە حەج لێ پێچینەوەی زۆر باشەیە لێژنەکانی ئێمە لە شاری مەدینەی پیرۆز کە حاجیدا دەبەزە پێشوازی لە دەکەن بە گوڵ و سرودی ئاینی کە لە شاری مەکەی پیرۆزدا دەبەزێت پێشوازی لە دەکەن واتە ئەو ڕێە قانونیە باشە هەیە کە لە ڕووی شەرعیشەوە ئەگەر بێت و کەسێک ناوی نووسی بۆ حەج و ناوی نەگەڕایەوە واجبەکەی لەسەر لاکەوتوو لە بەرداوای کردو و نەگەڕاوەتەوە واتە یعنی نازێتە چوارچەوەی کەوتۆ سەرپێچ شەرعیت کرد بێت باشە کاک نەبەست بە لەسەر عەمرەش پرسیارێک بکەین خەڵکێکی زۆر لە هەرێمی کوردستان دەڕوا بۆ عەمرە ساڵانە ینی لە زۆربەی کاتەکان لەگەڵ کۆمپانیای جیاواز هەر کۆمپانیایك بانگەشەی هەندێک بابەتی تایبەتی خۆی دەکات زۆریان بەپاس خەڵکەکە دەبە خەڵکێکی بەتەمەنی تێدایە خەڵکێکی نەخۆشی تێدایە ئەم ڕێگەی نەبینیوە تووشی ڕێگایکە 2000 زیاتر کیلۆمەترە پێم وایە کاتێک دەڕوات تووشی نەهامەتی و مەشقاتی ئەو بابەتانە زۆر دەبێت ئێوە هەوڵتانداوە لەگەڵ کۆمپانیاکان دابنیشن ڕێگایکی دروست هەم لە ڕووی تەندروستی کەسەکانەوە باش بێ هەم ڕێگایەکەش ڕێگایکی سەلامەت و ئامن بێ بڵێ ڕێگای تەندروستی و سەلامەت ڕێگای فڕۆکەخانەکانی کوردستانە ئێستا وەزارەتی ئەوقاف کاروباری ئاینی لە ڕێگای پلانێکی تۆکمەوە کە بەڕێوەبەراتی گشتی حەج و عومرە هەرێمی کوردستان پێڕەوی دەکات پێشبڕکێژی دروستکردنی کۆمپانیەکان ئێستا نرخی عومرە زۆر دابەزیوە واتە هیچ جیاوازێکی کەم دەبین لە نێوان نرخی عومرە بەپاس نرخی عومر لە ڕێگای فڕۆکەوە لە ڕێی پاسەوە بۆچی تا ئێستا لە هەرێمی کوردستاندا بە شێوەی فەرمینیە لەبەر ئەوەی بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان حەز بە مەترسی دەکات لەسەر هاوڵاتیانی خۆی یعنی لێرەوە ئێمە تا دەگەینە عەرعەر هەمووی دەشتێکی هەزاری بە هەزاری بێ ئەمن و ئەمان بیابانێکی یعنی خراپ بەڕاستی مەترسێ لەسەر ژیانی هاوڵاتی ئێمە یعنی هاوڵاتی ئێمە چەند جار ئەگەر لە ڕێگای بەغداوە یان لە ڕێگای موسڵیشەوە بچێ بڕۆ لیان پرسە بزانە ئەو ڕێیەکی ئەمانەکە چون و هاتنەوە نەخێر بۆیە ڕێگای تەواو ئێستا ڕێی ئەمان ئەوەیەکەوە لە ڕێگای فڕۆکەخانەوە سەفەر بکەن و لە ڕێگای دەستگا حکوومیەکانەوە سەفەر بکەن و حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەی کە زۆر گرینگە یعنی بەدەر لە علاقی دەستەی باڵای حەجی عراقی پەیوەندیی زۆر باشی لەگەڵ وڵاتی عەرەبستانی سعودیا هەیە لەگەڵ حکوومەتی سعودی هەیە لەوەی کەەوە هاوڵاتی ئێمە کە باسی کوردستان دەکات احترامێکی زۆری دەگیرێت بە تایبەتی کە جلیل کوردی لەبەر دەکات ئەمە بەڕاستی جێی دڵخۆشیە بۆیە هاوڵاتیانی ئێمە با بزانن ئەگەر لەگەڵ ڕێگای دەستگاکانی ئێمە عومرە ئەنجام بدەن لە ڕێگەی دەستگا فەرمیارەکانی وەزارەتی ئەوقاف کاروبارینی و دەرگای ئەو کۆمپانیانی کەەوە ناویان نووسراوە لە وەزارەتی ئەوقاف مۆڵەت پێدراون لەلایەن ئێمەوە سەفەر بکەن ئەوە گومانیان تێدا نەبی سەر و ماڵیان پارێزرا دەبی ژیانیان پارێزرا دەبی بە ئەو پەڕی ئەمانەوە دێن و دەچن دەستان خۆش بێت کاک نەبەز ئیسماعیل و تەبێژی ئەوقاف کە لەگەڵمان بۆ ئەوەش لە یاد نەکەی کە هەرێمی کوردستان تەنیا بەس بۆ حاجیانی خۆی نییە کە ئەو خزمەت گوزاریانەی کرد و ڕێگایکی ئەمن و ئەمانی کردو تەنانەت کوردانی ڕۆژاوای کوردستانیش ئەم ساڵ لە فڕۆکەخانی هەولێرەوە دەواازێکی زۆر باش باڵێ دەستان خۆش بێت بە ئەرکی تەواتی خۆتان هەستاون سوپاستانەکەین ئەم بەیانێش لەگەڵ ئێمە بنەوە ڕوونکردنەوەتاندا زۆر سپاس بزنا بیشتر هەسەرکەوتو بن زۆر سپاس کاتێکی خۆش کەش و هەوا بابەتێکی زۆر سۆفتە نەرمە چونکە پەیوەستە بە میزاج و پەیوەستە بە تەندروستیش زۆر جار بزانین کەش و هەوای شارەکانی هەرێمی کوردستان چۆن ئێستا سیر دەکەین سۆڤان تۆزە بەشێکی هەورو هەڵایە بەشێکی ساماڵە هەولێر زۆر کەش و هەوایەکی خۆشی هەیە من حەزم لە سەیرانە ڕێک لە لای منەڵی بەهارەوە نە کەشەکەی خۆش کەشەکەی
ئەگەر لە بە مانگەکە نەبێ مانگی بەهار لە لایمە وەکو کورد مانگێکی جوانە ئێستا کەشەکە خۆشترە با بچین بینەر بین ئەگەڕێنەوە لاتان. ئەچین سەر بابەتە کە باسمان لە دەستگای چاپ و پەخشی سەردەم کرد کە ئەمڕۆ 25 ساڵەی تەمەنێتی مۆمی 25 ساڵەی تەمەنی دەکوژێنێتەوە. جا ئەم دەستگایە لە 25 ئۆکتۆبەری 1990ەوە بە کۆمەڵێک ئامانجی فکری ئەدەبی لەلایەن چەند نووسەرێکی دیاری کوردستان دامەزرا کە ئێستا هەکار باسی ئەو هونەرمەندانەتان بۆ کاتەوە ئەو ئەدیبانە. ئەم نووسەرانە شێرکۆ بێکەس، ڕەئوف بێگەرد، حوسێن عارف، محەممەد موکری، دڵشاد عەبدوڵڵان لەناو ئەو ناوەندە جگە لە کاری بڵاوکردنەوە خاوەنی چەندین گۆڤاری فکریشە. پرۆژەی ڕووناکبیری یەکێکە لە ئەرکە هەرە گرنگەکانی کۆمەڵگای مەدەنی. دەستگای چاپ و پەخشی سەردەم وەکو ناوەندێکی ڕۆشنبیری مەدەنی چەندین ئەرکی گرتوۆتە ئەستۆ لە بواری فکری، ئەدەبی و ڕووناکبیریدا و لە ماوەی 25 ساڵی تەمەنیشیدا چەندی خزمەتی لەم بوارانەدا پێشکەش کردو. کاگازاد دەستگای چاپ و پەخشی سەردەم بە کۆمەڵی ئامانج دامەزرا لە دوای 25 ساڵە دامەزراندنی تا چەند دەتوانوێتی ئەو ئامانجانە بپێکێت کە لە سەری دامەزراوە. لە ساڵی 98 کۆتاییەکانی 98 دەستگای چاپ و پەخشی سەردەم دامەزرا بە ئامانجی چی؟ بە ئامانجی ئەوەی کە کاتی ئەوە هاتووە بەڕاستی کۆمەڵگەی کوردی وردە وردە ڕوو لە بنیادنانی گوتارێکی ڕۆشنبیری بکە، ڕوو لە چۆن ئەڵێی ڕابوونێکی ڕۆشنگەریانە بکە، ڕوو لە گۆڕانکاریەکی ڕووناکبیری بکات بۆ ئەوی کە لە هەموو کایەکانە وردە وردە تەکانێک بات بەم گۆمە بڵێن مەنگە و بۆ ئەوەی کە تۆزێ گۆمەکە بشڵەقێ وردە وردە ئەو کار لەسەر ئەو جومگە فکری و سیاسی و ئەدەبی و
زانستیانە بکرێ کە بە خامۆشی ماونەتەوە لە کۆمەلگای کوردیا یان ئەسڵن کاری بۆ نەکراوە چ بنووسین چ بە وەرجێڕان. زۆر باشە کاک ئازاد لە دوای 25 ساڵ چ پلانێکتان هەیە بە تایبەتی بۆ ناوەندەکەتان؟ ئێمە وەکو ئەوترێت تەمۆح زۆرە و خەون زۆرە بەڵام ئیتر وەکو چۆن پەندە کوردێکە شەڵێ بێ بەقەدەر بەڕەکەی خۆت پێڕاکێشی لە ڕووی ئەوەی کە ئەو پرۆژانە هەمووی تێچووی زۆری وێ ئەژینە پرۆژە زۆر نێستە من خەونم بۆ بینێمە بتوانین بۆ نمونەوەکو هەندێک مؤسساتی وڵاتانی دنیا پرۆژەی 1000 کتێبمان هەبێت بۆ تەرجەمەکردنی چی شاکاری زانستی و فەلسفی و فکری و ئەدەبی هەیە لە بیدایەتی مێژووی بەشەریەتەوە تاوەکو ئێستا بەڵام هەمووی پێویستی بە بودجەیەکی زۆرە کە بەداخەوە لەمڕوا ئێمە دەستگای سەردەم و بژی لە بەردەسانیە بەڵام لەگەڵ ئەوەشە ویستم ئاماژە بۆ بم کە ئێمە لەم 2 ساڵی ڕابردووە لە 3 ساڵی ڕابردووە بە هەموو ئەو قێرانانەشەوە توانیومانە ینی بڵین ساڵانە 70 بۆ 80 کتێب چاپ بکەین و ئەمە بەڕاستی ڕیکۆرد شکاندنێک ینی لە ئێستا. ناوەندە ڕۆناکبیرە لە ماوەی 25 ساڵی کارکردنی و دامەزراندنیدا بە تایبەتی لەسەر هێڵا کولتوری و ئەدەبی و ئەوانە کە کاری کردووە زیاتر توانیوتی چی بپێکێت؟ لەبیرن نەچێت کاتێک کە باس لە دەستگای سەردەمەکەی هەمووانەی کە دەستیان لە دروستکردن و دامەزراندنی دەستگاکە هەبووە هەمیان کۆمەڵە شاعیر و نووسەر و وەرگێڕی زۆر بەناوبانگ بوون. بێگومان کاتێک کە ئەمانە کاریان کردووە بیرکردنەوە خەیاڵی ئەمانە ڕەنگیاوەتەوە لە دەستگاکە بۆیە بەشێکی زۆری ئەو کتێبانی کە تا ئێستا دەستگای سەردەم چاپی کردووە کە نزیکی زیاد لە 2000 ناونیشانی کتێبە کە هەندێکیان ڕەنگە 2 جار 3 جار 4 جاریش چاپبوو بنەوە ئەگەر بڵین هەرێشێک لەو کتێبانە 1 جار چاپ کراوە 1000 نسخەی لێ چاپ بووە یعنی 2 ملیۆن کتێبی کوردی بڵاو کردوێتەوە بە ژمارە. لە سەرەتاوە ئەدەبیات زۆر زاڵ بووە و شعر و چیرۆک و ڕۆمان و وەرگێڕان. دەستگای سەردەم یەکێکە لەو دەستگانی کاتوانێت بە شانازی و باسیەوە بکاکە بەشێکی زۆری ئەدەبیاتی دنیا کە وەرگێڕاوە بە تایبەتیش زۆرینیان لە زمانی یەکەمەوە کە وەرگێڕاون و زمانە ئەوروپیەکان لە دەستگای سەردەم چاپ کراوە. زۆرینەی ڕۆمانە نازدار و کلاسیکی و بەناوبانگەکانی دنیا ئەم دەستگایە چاپی کردووە بە شێوەیەکی چاپی کردووە چۆتە ناو منافسەیەکەوە کە لە ڕووی پارەشەوە نرخی کتێبەکانی دەستگای سەردەم لە چاو هەموو دەستگاکانی ترە هەرزانترە. بۆیە ئەم دەستگای توانیوێتی خەیاڵی و تەکنیکی نووسینی دنیا جاریکە بکاتەوە بە زمانی کوردی و لە ڕێی کتێبەوە بڵاوی بکاتەوە و ئەمانە کاریگەری زۆر گەورە دروست دەکەن. من بۆ خۆم ڕەنگە بە چەند زمانێک بخوێنمەوە بەڵام هەچ کاتێک ڕۆمانێکی ڕۆمانێک کە وەرەگێڕە بە زمانی کوردی خوێنەوە کاریگەری زیاترم لە سەردانێ وەکو نووسەر اینجا چجایەگە تۆ خوێنەریشبی لەبەرەوە بێ ئەندازە کاری زۆر تایبەت و ناوازەی کردووە. باشە جگەلەوەی کە هاوکار بوون بۆ نووسەرانی ناوخۆ بۆ چاپکردنی بەرهەمەکانیان تا چۆن دەکارتان لەسەر ئەدەبیات و شاکار ئەدەبیەکانی گیانیش کردەوە. زۆرینەی نووسەرانی جیهان کە ناسراون لە کلاسیکەوە تاکو مۆدرنەکان لێرە کتێبیان چاپ کراوە و دەستگای سەردەم زۆر گرنگی بۆ داوە. ئێمە ئێستا چەند ساڵێک کە زنجیرەی خەڵاتی نۆبڵمان هەیە هەموو نووسەرانی کە نۆبڵ وەرەگرن کتێبەکانیان یا کتێبێک یا دوانیان دەستگای سەردەم بە شێوەیەکی زنجیرە چاپیانەکە چ جای هەموو وەرگێڕانانی تر کە هەم نووسەران وەرگێڕانی ناو دەستگاکە و نووسەران وەرگێڕانی دەرەوەی دەستگا کە خاوەنی قەڵەمەن و خاوەنی شێوازی نووسین و وەرگێڕان هەمیان لێرە لە دەستگاکە کتێبیان چاپ کردەوە. ئێمە بیرمان لەوە کردەوە کە دەستگایەک دامەزێنین ئەم دەستگایە بۆ پڕکردنەوەی ئەو بۆشایی
ئەو بۆشایی ئەدەبی و ڕووناکبیری کە هەیە پڕی بکاتەوە. هەندێک لە برادران کە قسەمان لێ کرد و بە تایبەتی کاک شێرکۆبێکەس پەیوەندی کرد بە من و کاک حسێن عارف و کاک دڵشاد عەبدوڵڵا و هەروەها محەممەد موکری و ئەمانە بڕیارماننا ئەم دەستگای سەردەم دروستکەین. دەستگای سەردەم بەڕاستی تەبەنی دروستکردنەکەی لە شێرکۆبێکەسەوە بوو. ئەو وەختە بیرمان لەوە کردەوە کە بتوانین کۆمەڵێک ڕۆژ گۆڤاری لێ دەرکەین بێژگەلەوەی کە کتێبێکی زۆر چاپ بکەین. ئەو گۆڤارانە هەر یەکەیان تایبەتمەندی خۆی هەبێ، مەسەن گۆڤارێکی مناڵان، گۆڤارێکی زانستی هەما مەساکردم قەراغی سەرپەرشتیە کرد، گۆڤارێکی خۆماڵی ینی ئەو بەرهەمانی کە خۆماڵی نوێی کوردن و گۆڤارێکیش بە ناوی سەردەمەوە کە تایبەت بێ بە وەرگێڕان کە ئەو وەختە من سەرپەرشتی مەکرد و ئاگام لێ بوو. دەستمانە کرد لە کتێبخانەی کوردیە کەمیەکی زۆر هەیە لەم بوارەیە لە بواری فکرا، یعنی بە تایبەتی ئێسا کە تەلەبەی زانکۆ پیا بووەوە کەمترین زمانی ترەزانێ پێویستی بەوەیە کە بە زمانی کوردی بتوانین هەندێک لەو بیر و ڕافکریانە ئەو مەداریسە فکریانەی کە لە دنیای هەیە چ لە کۆمەڵناسییا بێ لە فەلسەفەیە بێ لە دەروونناسییا بێ بخینە بەردەسی. فکرەی گۆڤاری سەردەم کە تایبەت بوو بە وەرگێڕان زۆربەی تەرخان کرابووەمە و هەوڵماننا زۆربەی مەدرسە فکریەکان قوتابخانە فکریەکان مەلەفی تایبەتیان لەسەر بکەینەوە. وەفعلا نەگە ژمارەکانی سەردەم تەماشاکەی لەسەر زۆر فەیلسوف، لەسەر کۆمەڵناسی، لەسەر قوتابخانە فکریەکان فایلی تایبەتمان کردەوە بۆی لە بەردەست خوێنەری کوردیا بێت بتوانێت بە زمانی کوردی شتێک شارەزای ئەو قوتابخانە بێت کە لە ئێستا لە دنیاە باویان هەیە. گۆڤاری منداڵی سەردەم لە ساڵی 2006ەوە دەستی بە بڵاوکردنەوە کردووە. گۆڤارەکە تایبەتە بە منداڵ لە تەمەنی 6 ساڵی بۆ 12 ساڵی و گۆڤارەکە هەر هەمووی وەرگێڕانە. هۆکاری ئەوەش کە گۆڤارەکە وەرگێڕانە نووسینی تێدانە، چونکە ئێمە پاش تاقیکردنەوە و لێکۆڵینەوەیەکی درێژ بۆمان دەرکە و هەم لە کوردستان نووسەری بواری منداڵمان بە شێوەیەکی شارەزای زۆر نییە و هەم ئەو کەسانەی کەوا وێنەی ئەنیمەیشنی گۆڤارەکان دروست دەکەن بۆەوەی حەقایەتێک بابەتێ بگەێنن لەوەشمان نییە. بۆیە ئێمە پەنامان بەر بەوەی کەوا بە وەرگێڕان ئیش و کارەکان بکەین، ئەو ئیشانە لە گۆڤارە جۆر بە جۆرەکان وەرەگرین، ئینگلیزی، فارسی، عەرەبی، دانیمارکی، ئەڵمانی. دەقی ئەو گۆڤارانە پاگەکەینەوە بە فۆتۆشۆپ، دوایەوە تێکستی کوردی ئەخەینە سەر و بڵاویەکەینەوە. تا ئێستا 158 ژمارەی لێ دەرچووە، 159 بەڕێوەیە. دەستگای چاو پەخشی سەردەم بەشێکی کە بەشی چاپخانەیە. لە چاپخانەکە هەموو ئەو بەرهەمانەیە کە دەست دەستگای چاو پەخشی سەردەم تاوان بۆ بواری چاپەکەیەتە لای ئێمە لێرە چەند جیازێکمان هەیە، جیازی چوارلەوەمان هەیە بۆ چاپی ملەوەن و چاپی بەرگەکان، چاپی ڕەشمان هەیە، قەلاب چاپی ڕەشی پێەکەین. ئەو بەرهەمانەی کە لە سەرەوە لە ژێر بڵین هەڵسەنگاندنان دەرەچێتە لای ئێماکرێ بۆ کتێبانی کە لە بەرچاوی بەڕێزدان هەیە. بڕیارێکە ڕۆژی هەینی بە بەشداری سەدان ڕاکەر مارەسۆنی نێودوڵەتی هەولێر بەڕێوە بچێت. جا بابەتی خۆتە و قسەی لەسەر بکەیت.
ئەم ساڵ لە نێو دەیان ڕاکەری کورد چەندین ڕاکەری بیانی ناوی خۆیان بۆ بەشداریکردن لە ماراسۆنەکە تۆمار کردووە. بڕیارە ماراسۆنەکە لەسەر 3 ئاستی جیاواز بکرێت. 2 کیلۆمەتری ئەمە تەنیا بۆ خۆشیە، 12 کیلۆمەتریش هەر ماراسۆنەکەی تەواو با بڵێن پەرفێکت و یاسایی نییە. 42 کیلۆمەتریەکە ستانداردی جیهانی ئەو ماراسۆنەی کە با بڵێن لە لەندەن لە ئیستانبول لە زۆربەی پایتەختە گەورەکانی دنیا دەکرێت. لە هەولێرش بە هەمان شێوە 3 خۆل بە 4 دەوری 60 شقامی 60 مەتری لێ دەدرێت و بۆ تەواوکردنی 2 کیلۆمەترەکەیش لە چاردۆری پارکی سامی عەبدوڕەحمان ئەم 2 کیلۆمەترش تەواو دەکەن. ئەمە دەبێتە ڕێک 42 کیلۆمەتری تەواو کە چەندین ساڵە بەردەوام. کیلۆمەترێکەش ئەگەر بەشدارم هەر لە ئاخیرا یەکەم دەرەچێت. لە ئاخیریش یەکەم بیار باشە گەنگەوەی ناوت تێدا بێ لە شتێک بەشدار بێ ئەو ڕۆژە جوڵات کرد بێت. با پێکەوە بینەر بین. ئەلێکساندەر و لۆران دوو ڕاکەری بیانین، یەکیان لە ئەمریکا و یەکێکیان لە سویسرا هاتینە هەولێر. هەردووکیان بۆ ئەوە هاتوونە تاوەکو بەشداری لە مەراسۆنی نێودەوڵەتی هەولێر بکەن کە بڕیارە ڕۆژی هەینی دەیەمین مەراسۆنی نێودەوڵەتی هەولێر بە بەشداری سەدان ڕاکەر بەڕێوە بچێت. ئەمە یەکەم جارە کە من لە هەولێرم. بەڕاستی شارێکی زۆر جوان و سەرنجڕاکێشە. پێشوازیەکی گەرمم لێکرا و زۆر هەست بە ئاسوودەیی دەکەم. کاتێک لە سۆشیال میدیا بینیم کە ئەم ڕێکخراوە خاوەنی هەوادارێکی زۆرن و چالاکی ئەنجام دەدەن، ئەمە وای کرد کە من بێمە ئێرە. خەڵکەکەی زۆر دۆستانە و هاوڕێیانە مامەڵەت لەگەڵ دەکەن. هیوادارم لە ساڵانی داهاتوش جارێکی دیکە بگەڕێمەوە ئێرە. On social media, and here I am. Beautiful to be back here. دڵخۆشم جارێکی دیکە هاتمەوە ئەم شارە جوانە. 2 ساڵ پێش ئێستا سەردانی ئێرەم کرد. جوانی و سەرنجڕاکێشی هەولێر و باشی خەڵکەکەی وای کرد جارێکی دیکەش بگەڕێمەوە ئێرە. And yeah, I'm happy to be here. It's a wonderful city, very nice people. ڕێکخراوەی مەراسۆنەکە دوو بنکەیان لە نێو شاری هەولێر داناوە بۆی ڕاکەران ناوی خۆیان تۆمار بکەن. وەک خۆیان دەڵێن تاوەکو ئێستا زیاتر لە 3000 ڕاکەر ناوی خۆیان تۆمار کردووە. ئەم ساڵ دەیەمین ماراتۆنی نێودەوڵەتی هەولێر ئەنجام دەدرێتن. خۆشبەختانە تا ئێستا چالاکیەکان و ئامادەکاریەکان زۆر بە شێوەیەکی باش و ڕێکوپێک بەڕێوە دەچن. خەڵکێکی زۆری خەڵکی هەولێر و کوردستان و عێراقن و هەروەها ژمارەیەکی بەرچاوی بیانیشمان هەیە کە تایبەت لە هەموو وڵاتانی جیهان دێن بەشدار دەبن لە مەرەثۆن. بە تایبەتی ئەم ساڵ ژمارەیەکی زۆر ڕاکەری ئیرانی بەشدار دەبن لە 42 کیلۆمەتر. لە نێوانیشیاندا ڕاکەری بەناوبانگ جعفەر مورادی کە نەتیجەی زۆر باشی بەدەستهێنا لە مانگین و لە مەرەثۆنی بەرلینی ئەم ساڵ. بڕیارە مەراسۆنی نێودەوڵەتی هەولێر لەسەر 3 ئاستی جیاواز بەڕێوە بچێت کە پێک هاتووە لە 2 کیلۆمەتر و 12 کیلۆمەتر و 42 کیلۆمەتر. بڕیاری شەمەراسۆنەکە لە کاتژمێر 8 بەیانی دەست پێ بکات. دەرباس ئەحمەد، کوردستان 24 هەولێر. بابەتێکی دیکەمان هەیە لە باکووری کوردستان. باسی یەڵماسکایە ئەکەین کە خەڵکی چێویلگی باکووری کوردستانەوە بەهرێکی تایبەتی لەبارەی شێوەکاری هەیە. لە ناو سروشتی ناوچەکەیدا باخچەیەکی خەنجیلانەی دروست کردووە. دار و درەختە بەبەردبووەکان کۆ دەکاتەوە، دواتر دەیانکاتە پەیکەر. جا یەڵماز نایەوێت کەرەستەکان بکڕێت، ئەوێت هەموو ئەوانەی کە کارە هونەرەکانی خۆی پێ ئەکات هەمووی لە سروشتەوە دابین بکات. و یەڵماز دەڵێت کە کاتێک دارە بەبەردبووەکان کۆ کاتەوە نایەوێت دەستکاریان بکات، ئەوێت هەر شێوە تایبەتەکەی خۆی هەبێ. لەسەر شێوەی خۆی شێوەکاریان بۆ دەکات، چونکە پێی وایە ئەمە پەیام و پێناسەی دۆخی ئێستای سروشتە. زیاتر لە باخچەی ماڵێکی ئاسایی دەچێت، بەڵام وانە ئێرە شوێنی حەسانەوە و کات بەسەربردنی یڵماسکایای تەمام 53 ساڵە کە ناتوانێت خۆی لە سروشت بە دوور بگرێت و لە ناودارستاندا باخچەکەی تایبەت کردووە بە دروستکردن و چاکردنەوەی دار و درەختە بەبەردبووەکان بۆ پەیکەر.
یڵماسکایە خەڵکی چەولیجی باکووری کوردستانە و لە تەمەنی منداڵیەوە حەزی لە هونەر و وێنەکێشان بووە. چانسی ژیانی ئەوەیە کە باوکی دارتاچێکی دەستڕەنگین بووە و زۆر شتی لێ فێر بووە. لەگەڵ تێپەرینی کات پەرەی بەخۆی داوە و فۆرمێکی جیاوازی بە پیشەی باوکی داوە و کردوویەتی بە حەزێکی تایبەتی خۆی. یڵماز لە سروشتی ناوچەکەی خۆیدا بە دوای داری بە بەردبوو دەگەڕێت. خۆی لە شێواندنی دارەکە دەپارێزێت. واتە شێوەکەی چۆن بێت وەک خۆی بەجێ دێڵێت و هەندێک کاری دەستی لەسەر دەکات و لە پارچەدارێکی بێکەڵکەوە بۆ شاکارێکی جوان دەیگۆڕێت. لە تەمەنی منداڵیەوە خولیای هوەریم هەبوو. سەرەتا بە وێنەکێشان دەستم پێکرد. سەرڕای نەبوونی کەرستەی پێویست توانیم پەرە بە تواناکانم بدەم و دەستم کرد بە دۆزینەوەی کەرستە لە سروشدا. لە نزیک کەناری ڕووبارەکان لە شاخەکان و لە دارستانەکاندا پارچەدارم کۆ دەکردەوە و بە تایبەتی ئەوانەی بەبەرد بوون. دواتر هەڵسان بە شێوەکاری لەسەر پارچەکان. یڵماز باسی شوێنکارەکەی دەکات و دەڵێت بە توانەکانی خۆی شوێنێکی دروست کردووە و کاتی خۆی لێرە بەسەر دەبات. خانووەکەم لەسەر 3 دۆنم دروست کراوە. لە ڕێگەی کەپر و کۆنتێنەرەکانەوە بە هەوڵی خۆم شتێکم لێ دروست کردووە. بۆ ئەوەی کاتەکانم بەسەر ببم بە تایبەتی بۆ ئاژەڵە ماڵیەکان و پشیلەکان کۆریتم بۆ دروست کردوون. هەرچی لەم سروشتەدا بەدەستم دەکەوێت هەوڵ دەدەم بەکاری بهێنم و شتێکی لێ بەرهەم بێنم. کایە کاتێک دارە بە بەردبووەکان کۆ دەکاتەوە نایەوێت دەستکاریان بکات و لەسەر شێوەی خۆی شێوەکاریان بۆ دەکات چونکە ئەو پێی وایە ئەمە پەیام و پێناسەی دۆخی ئێستای سروشتە و هەندێک جار سروشت بەم شێوەیە پێناسەی خۆی دەکات. ئەمە ئەو بابەتانە بوون کە ئەمڕۆ لە پرۆگرامی بەیانی 24 هەبوو. گرنگترین بابەت بەنسبەت خەڵکی هەرێمی کوردستان کە زۆرینەی موسڵمانە لەم کاتەدا و لە مانگانی داهاتوو ئەوەیە چۆن بڕۆن بۆ حەج، چۆن ناویان دەگەڕێتەوە و چۆن بۆ ساڵانی داهاتووە گەم ساڵ نەبووە قسمەت بتوانن ڕێگایەک بدۆزنەوە. ئەمە هەموو وەڵامەکەمان وەرگرت. هیوادارم سوودی بۆ ئێوە هەبوو بێت. جا بۆ هیوایی کە ئەوانەی چاوەڕوانی ڕۆشتنە حەجن ناوی خۆیان نووسیوە بگەنە و ئامانجەی کەیانوێت هەر کەسێکی دیکە هەر ئامانجێکی دیکە هەیە لە ژیان ئێستا بینەری ئێمە هیوای ئەوەتان بۆ خوازین و ئەو وزێ ئەنێرین کە ببێتە هۆی ئەوەی ئێوە ئەمڕۆ هەنگاو بنێن بەرە ئەو ئامانجێکی هەتانە. بەخواتان ئەسپێرین ماڵتانەوە خەچان لەگەڵ.